پێش دەستپێکردنمان بە ڤیدیۆکە کەناڵی کوردویڤم بۆ هێناون کە ڤیدیۆی زانیاری زۆر ناوازە بڵاو دەکاتەوە. هەروەها ڤیدیۆی ئاشکراکردنی نهێنی و ژیانی کەسایەتیە بەناوبانگەکاندا دەگرێت لەگەڵ چەندین بابەتی سەرنجڕاکێشی دیکە. لینکی کەناڵەکە لە دیسکریپشنە. هیوادارم هەموو لایەکتان بچن سەبسکرایبی بکەن و پشتگیری لە ڤیدیۆکانی بکەن. لە سەرەتادا سەرزەنشکران لەسەر هاوسەرگیریان بەڵام ببینن هاوسەرگیریەکەیان سی بەسەر هات دوای 2 ساڵ. سڵاوتان لێبێت هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە هاتمەوە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست. خەڵکی زۆر سەرزەنشتی دوو کەس ئەکات لە ڕەسەڵەکی جیاواز کە هاوسەرگیریان کردووە و هەمیشە تانەی جیاوازیان لێ ئەدرێ لەو بارەیەوە. زۆر سەیرە تا ئێستا و بیر و بۆچوون هەماوە. لە کاتێکدا ئێمە لە سەدەی 21 دەژین ئەبێ کۆمەلگا بەرەو پێش بچێ و بیر و بۆچوون باشتر بکرێ. ئەم دوو هاوسەرە پێش چەند ساڵێک ئاشنایی یەک بوون کاتێکە کچەکە کاری نمایشکاری جلو بەرگی دەکرد لە گۆڤارە گەورەکاندا وە کوڕەکە ژوێنەگر بوو. تێکەڵبوون لە نێوانیاندا هەرزوو دەرکەوت و پەیوەندیان لەگەڵ یەکتردا بەس کە چەند ساڵێکی خایەن تاوەکو کوڕەکە داوای هاوسەرگیری لە کچەکە کرد. کوڕەکە هەستا بە وێنەگرتنی ئەو چرکە ساتەی کە داوای هاوسەرگیری لە کچەکە کرد و لە ئینتەرنێت بڵاوی کردەوە. چەند چرکە ساتێکی خۆش و سۆزداری بوو توانی 4 ملیۆن بینەر کۆ بکاتەوە. دەیانوت خەڵکی زۆر بایەخیان پێ ئەدەن و پرسیارێکی زۆریان ناڕاستە دەکرێت لەو بارەیەوە. ئەمە ژوای کرد کە چەناڵێکی تایبەت بە خۆیان دروست بکەن لە یوتیوب و هەندێک کەس بەداخەوە کە زۆر بیان هەرزەکار بوون زۆر بێ ڕێزیان بەو چیرۆکی خۆشەویستیان دەکرد لە ئینتەرنێت. ئەمە ژوای کرد کە ئەم دوو هاوسەرە ڕابێن لەسەر هەموو ئەو دەنگ و ڕەگەزپەرستانەی کە تووشیان دەبوو لە ساڵتێ پەڕی بەسەر یەکتر ناسینیان و دروستکردنی پەیوەندیان و ئێستا خێزانێکی بەختەوەریان هەیە. کاتێک یەکیان ناسی کچەکە نمایشکارێکی شیک بوو کوڕەکە ژوێنەگر بوو لە ناوەندێکی هونەری بە تایبەت دروستکردنی ڤیدیۆی گۆرانی. لە ئێستاە ئەم دوو هاوسەرە چەناڵێکی یوتیوبی زۆر سەرکەوتویان هەیە زیاتر لە میلیۆنێک بینەریان هەیە و کچەکانیشیان بەخێو دەکەن. پێش ئەوەی منداڵیان ببێ تۆڕێکی کۆمەڵایەتیان بۆ خۆیان دروست کرد لە ئەنجامی ڤیدیۆیەکی بچووکەوە. پیاوەکە دەڵێ هیچ پلانێکم بۆ ئەمانە نەبوو. کاتێک ویستم داوای هاوسەرگیری لێ بکەم ئەوە ئاڵودەی چەنگرتە ڤیدیۆیەک بووم لە ئینتەرنێت کە کوڕەکان داوای هاوسەرگیریان لە کچەکان دەکرد. ئەم ڤیدیۆیانە بینەرێکی زۆر لە خۆی کۆ دەکاتەوە بۆیە کوڕەکە پلانی بۆ شتێکی وەها دانا و هاوڕێکی هەستا بە وێنەگرتنیان کاتێک داوای هاوسەرگیری لە کچەکە دەکات. مەبەستی ئەوە بوو کە هاوڕێ و ناسیاوەکانی ببینن. بەڵام ئەم ڤیدیۆیە زیەکی زیاتری لە کۆمەلگا گرت کاتێک لە ئینتەرنێت بڵاو بوویەوە ملیۆنان کەس بینیان و سەرسامی بوون. ئەمە وای کرد کە بیر بکەنەوە کار لەسەر ئینتەرنێت بکەن و بە هۆیەوە پارێکی باش پەیدا بکەن لە هەمان کاتدا بایەخ بە کچی یەکەمیان بدەن. ئەم دوو هاوسەرێک کە لە سەرەتادا لەلایەن کۆمەلگاوە ڕەتکرانەوە بوون بە دوو هاوسەری سەرکەوتوو سەرباری ئەو هەموو سەرزەنشتە نابەرپرسانەی کە ڕوبەڕوویان دەبوویەوە. ژنەکە گوتی ئەوەندە متمانم بەخۆم هەیە کە نەکەومە ژێر کاریگەری ئەو تانە ڕەگەزپەرستانەی کە بۆم دێت. هەروەها وتی کەسانی هاوڕەسەڵەکی خۆی بە هەمان شێوەتانەی لێ دەدەن هەردووکیان تیشی خراوەتە سەریان. تەنانەت کچەکانیشان بەهۆی ئەوەی کە کچی دوو کەسی بەڕەسەڵەک جیاوازن هەمووان دایانەوێ ژیانیان بزانن کە چۆن دەژین. هەر کەسێ دوو کچەکەیان دەبینێ زۆر ناسک و سەنگینن هەڵگیری سیفەتەکانی دایک و باوکیانن و تێکەڵەیەکی جوانی ئەم دوو هاوسەرن. ئەم دوو هاوسەرە دەڵێن هەر کەسێ ڕەسەڵک پارێز بێ ئەوە خۆشەویستی ڕاستەقینە نازانێ و سنووری ڕەسەڵک و ڕەگەزیر نازانێ. ئەم دوو هاوسەرە بوو نەزەی سەرنجدان لە ساڵانی پێشوو و بە ئێستاشەوە زۆر کەس دەڵێن نەگەر چیرۆکەکەیان پێش 30 ساڵ هەبوایە ئەوە تووشی ڕەتکردنەوەیەکی تەواوەتی دەبوون لەلایەن کۆمەڵگاوە. ئەوان ئێستا ژیانێکی خۆش و ئارام ئەژین لەگەڵ کچەکانیان ژیانێک پڕ لە تەبایی و خۆشەویستی. بەم زۆرش گەشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بووەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا وە لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە چالاک بکەن و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.